لە دوای وتاراگرینەکەی لە بەردەمی لایەنگرانیدا دۆناڵد ترەمپ بە ئاشکرا هانیدان بۆ هێرشکردنە سەر تەلاری کۆنگرێس کە لەو کاتەدا هەردوو ئەنجومەنەکەی نوێنەران و پیران بۆ پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی لە کۆبوونەوەدا بوون. ئەو ڕووداوە لەلایەن زۆرێک لە ئەندامانی هەردوو پارتی دیموکرات و کۆماریەوە بە هەوڵی کودەتایی ناوبرا بۆ سەپاندنی ئەجەندای ترامپ بەسەر دامەزراوە دیموکراسیەکانی ئەو وڵاتەدا کە کاریگەریەکانی بەسەر ئاشتی کۆمەڵایەتی و سیاسەتی نێودەوڵەتیدا بەردەوام دەبێت. لە هەڵبژاردننی ساڵی 2016ەوە کە ترامپ بە شێوەیەکی سەرسوڕهێنەر بەسەر هیلاری کلینتۆندا سەرکەوت، ناوبراوتەنیا کاتێ بڕای بە هەڵبژاردن هەبووە کە لە بەرژەوەندی خۆی و لایەنگرانیدا بووبێت. تەنانەت بەر لە ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ڕایگەیاند ئەگەر هیلاری لەو هەڵبژاردنەدا سەرکەوێت ئەوە بە ساختەکاری سەرکەوتووە. ئەوە لە کاتێکدا بوو گەشت ڕاپرسیەکان ئاماژەیان بە سەرکەوتنی کلینتۆن دەکرد. بە هەمان شێوە چەندین مانگە سوورە لەسەر ئەوەی بە ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا شکست دەخوات. بۆیە لە دوای هێرشەکەی لایەنگرانیشی بۆ سەر کۆنگرێس نەک ئامادە نەبوو ئیدانەی ئەو کارە دزێوە بکات، بەڵکو تووڕەیی لایەنگرانی بە پیرۆز و گرنگ ناوبردوو سوور بوو لەسەر ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا. چاودێران بڕوایان وایە سەرەڕای شکستەکەی ترامپ، بەڵام ترامپیزم وەکو ئایدۆلۆژیایەکی ڕاستڕەوانەی ڕەمەکی دەمێنێتەوە و ئاگری ڕەگەزپەرستی مرۆڤی سپی کڵپەسەند و بەردەوام دەبێت. بە تایبەتی کڕین و فرۆشتنی چەک لە ئەمریکادا و لە زۆرینەی ویلایەتەکان ڕێگە پێدراوە و دەیان ڕێکخراوی نیمچە سەربازی و میلیشایی لە وڵاتەدا هەن. بە تایبەتی ڕێکخراوی پراود بۆیز لە هەڵکوتانە سەرتەلاری کۆنگرێس بە جلوبەرگی سەربازیەوە دیاردەیەکی بینراوی ڕووداوەکە بوو. ئەوە ژێکێکە لە لەمپەڕە سەختەکانی بەردەم سەرۆکایەتی جۆ بایدن و بەرنامەیەکی گەورەی هەمەلایەنەی پێویستە بۆ دامرکاندنەوەی. ترامپیزم لەدایک بووی قۆناغی سەرۆکایەتی ترامپ نییە. دەکرێت بووترێت سامیۆل هانتینگتۆن بە نووسینی تیۆری جەنگی ژیارەکان لە ساڵی 1993دا و نووسینی تیۆری بزوتنەوەی سپی پێستان لە ساڵی 2004دا بۆ پێناسەکردنەوەی نەژادی سپی پێستان بە مانیفێستی ترامپیزم لە قەڵەم دەدرێت کە بوونەمایەی گوتاری کەمپینی هەڵبژاردننی دۆناڵد ترامپ و تید کرۆز و لایەنگرانیان. بۆیە بە پاشەکشەی ترامپیزم لەم قۆناغەدا مانای شکستی تەواوەتی ئەو ئایدۆلۆژیایە نییە، چونکە لەلایەکی تریش تێکەڵی ئایدۆلۆژیای پارێزکارە نوێیەکان بووەتەوە و ئینجیلیەکان ترامپیان بە پێغەمبەر عیسای مەسیح دەچوێند. هەر لە ئێستاوە مایک پۆمپیۆ و نیکی هایلی و چەندان کەسی تر خۆیان بۆ هەڵبژاردنەکانی 2024 ئامادە دەکەن تا ئەم شکستەیان قەرەبوو بکەنەوە. بەو پێیەی ئەمریکا بە وڵاتی پێشڕەوی کۆمەڵی نێودەوڵەتی هەژمار دەکرێت، گوتاری نەتەوەی و ڕاستڕەوانەی ڕەمەکی ترامپیزمانە بوونە نیشانەی ئەم قۆناغی جیهان. ئەو شەپۆلە ترسناکە لە جیهاندا پەرەیسەند. بۆ نمونە لە بەرازیل جایر بۆلسۆنارۆی هێنایە سەر کورسی کە بە ترامپی بچووک ناو دەبرێت. لە مەجارستان گوتاری ڤیکتۆر ئۆربانی بەهێزتر کرد کە بە ئاشکرا ڕێبەرایەتی پارتێکی ڕەگەزپەرست دەکات. لە هیندستان گوتاری ناریندرا مۆدی ڕەگەزپەرستی بەهێزتر کرد. بەگشتی لە خۆرەڵاتی ناوەڕاستیشدا هاوپەیمانەکانی ترامپ هەموو دیکتاتۆر و پێشەلکاری مافی مرۆڤن. بۆیە کاڵکردنەوەی گوتاری خوێناوی ترامپیزم لە ناوخۆی ئەمریکا و لە دەرەوەیدا ئاسان نییە و هەوڵێکی ناوخۆیی و نێودەوڵەتی دەوێت.